کاکێ من بەن ئەوڕۆ سەیری جارش کە شەوڵمدا لە وەختی انتخاباتەکانی تورکیا تەلەفۆن بکە گە بێتە بیرت گوتر لە جامیعەم دوایە ڕێک نەکەت بارحاڵ ئەو کاتیش تێبینیم کرد کە لە سنوور بەدەر ڕکلام لۆ مەسەلەی تورکیا دەکرێ بە نمونە زیاتر لە بۆ خەتە ئەخوانیەکە دەکەن ئەنگۆ بەڵام ئەوڕۆ من ژمارەیەکت پێ دەڵێم و بەرپرسیشم لێ لە ناو دیبلۆمات مەگەزین چوومە تەمەشام کردیە لە حەوتی مانگ بۆ ئێستا لە حەوتی مانگ بۆ ئێستا کە 15 مانگە 14 مانگە ئەو دەنگەکی زۆر دەکاکێ من ئەو وشەوش بارحاڵ لە لەو هەفتەیە 81 خەبەرتان لەسەر غەزە بڵاو کردەوە کە زۆر تەبیعی یعنی ڕووداوەکی گەلە گەورەی جیهانیە و هەموو ئەوەیە بەڵام بڕوا بکە چوویمە سەر ئەوەی لە 4 مانگەوە لە بۆ ئێستاکەدا 7 خەبەر لەسەر ڕۆژئاوا هەیە ئەوژێکە چیان هەڕەشەی هاکان فیدانە تەنانەت باسی تەقینەوەکەی ئەوە شتان نەکرد ینی تورکیا 3 لەسەر کەمپی مەخمورە پرسیاری من ئەوەیە من تێدەگەم ینی مەوزوعی غەزەی هەموو دنیای مەشغول کردیە بەڵام وانە ینی ئەوە هەمومان منتەهین میدیای هەموو دنیای داگیر کردیە بەڵام بەو نابەرامبەریە مەسەڵەن یەک خەبەرم دی لەسەر ڕۆژئاوای کوردستان کە بۆمباران کرایە دوو 3 کەمپی مەخمورە یەک ڕکلامی هاکان فیدانە من ئەوەندەم دیت بڕوان پێ بکە و بەرپرسیشم لەگەر 80 خەبەرم لەسەر غەزەی دیت 7 خەبەرم یان 6 لەسەر ڕۆژئاوا دیت کە 3 بردومانی مەخمورە یعنی کۆمنتارت چییە ئەنی میدیای کوردی بۆ وا دەکە بەو حەجمەیە کەمە ناڵێن یعنی باسی غەزە نەکرێت غەزەش کە ئەگە ڕووداوەشی وا گەورەیە تاوانەکی گەورەی بەرامبەر ئێستا خەڵک دەکرێت بەڕاستی حەقی خۆیتی قسەی لەسەر بگرێتن بەڵام بۆ ئێمە یعنی خەبەرەکانی خۆمان ئایا ڕۆژاوای کوردستان ئەوە نێبوو دە 12 خەبەری لەسەر بڵاو بکرێتەوە تاوانەکانی ئەردۆغان هەتا وتەکانی ئەردۆغان وەکو ڕکلام بڵاو دەکەنەوە هەتا ئەو دوو ڕوویەی ئەردۆغان کە لەولا کاک هێمن کە داوا دەکات لۆ غەزەوابی باشە ئیشی ئێمە منوتووە ئەگەر خۆمان پێ لیبرال و ئازادە و ینی کەسی نیشتیمان پێ بڵێ با بە ئەردۆغان هەردوو ئەو دەبڵ موڕالێ لە چێ دیفاع لە غەزە دەکەی کەچی بۆ خۆت یعنی بنیەی تەحتی هەموو ڕۆژئاوای کوردستانە دوێران کرد و خەڵکی سڤیل دەکوژی لە باشوور لە ڕۆژئاوا بەڵێ باش جواب دەمەوە بەڵێ کاکان سەرەتا سڵاو ڕێزم لێیە ئوستازیان ئەو شتێک کە جەنابەت یا ئەو شتێک کە جەنابەت بینەکەی یعنی میدیای کوردی ئەوە شتێکی زۆر باشە خۆشی بکرێتە بەر ڕەخنا کاتێکا خۆ ڕەخنا ئەگرێ بە دڵنیایی خۆشی بەدەر نییە لە کەڵمە کوردی بەڵام من استراتیژی ئیشکردنی خۆمانت پێڵێم یا بیرکردنەوەمانت پێڵێم یەکەم جار بە دڵنیاییەوە بیرکردنەوەی ئێمە بیرکردنەوەیەکی ئینسانی و کوردستانیە یعنی زۆرمان بەلاوە گرنگە کە لە بۆ مرۆڤایەتیەکەی بەرگریکارێکی باشی مافەکانی مرۆڤ بین لە بۆ نیشتانیەکەش ئەوە ناکە حیزبی کوردی و دەسەڵاتی کوردی باوەڕی یا ڕکلامی بۆ دەکات ئەوەی کە ینی خۆمان پێمان وایە وەکو ئینسانێک وەکو کوردێک بە بیرکردنەوەیەکی نیشتیمانیانە کوردستانیانە لەسەر هاستی ئەڵێ کوردستان ینی خەونی کوردستانی گەورە لەسەر هاستی هەچوا پارچە بەبێ جیاوازی بکەینەوە بەڵێ و ئەوەی کە جەنابەت تێبینی کردووە ئێمە مشکلەیەکمان هەیە لە ڕاستە ئێمە لەباتی فەیسبووکێک یا پەیجێکی فەیسبووک 3 پەیجمان هەیە هەندێکیان ڤیدیۆی تیا بڵاوەکەینەوە هەندێکیان خەبەری تیا بڵاوەکەینەوە بەڵێ ئەنجا نازانم ئایا جەنابەت هەردووکی داوە لێ یاد متابعی دانیەکیانت کردووە چونکە بەڕاستی بەو بە حکمی ئەو هاکوشتەی کە لەسەرمانە وامان بە باشزانیوە کە زیاتر لە پەیجێکمان هەبێت و دانەیەکیان زیاتر ڤیدیۆیە ڤیدیۆکانی لەسەر بڵاوەکەینەوەی تیکیشیان خەبەری لەسەر دانین ئەوەی کە پەیوەندی بە خۆمانەوە هەبێ ینی بیرکردنەوەمانەوە هەبێ بە تایچیت بیرکردنەوەی کوردستانیمان هەیە کە مەسلەی
با بڵێ قەزەی کوردی لە ڕۆژاوە، قەزەی کوردی لە باکوور، قەزەی کوردی لە ڕۆژهەڵات، یعنی قەزێکی با بڵێ حەقە، قەزێکی شەرەفمەندانەیە، پەیوەندی بە با بڵێ وجودی کوردەوە هەیە، پەیوەندی بە با بڵێ حتا مەسەلەی کەرامەت و کوردەوە هەیە کە بێت بەڕاستەقینە لەگەڵ یابی نەک بە شێوازێکی خۆ نەخواستە ئەوەی کە حیزبی کوردی تەنها بۆ بانگەشە بەکاردێنێ. مەسەلەیەکی لە استراتیژیای گرتومانە. بەس کاکێ من توخای قەوس ئەو جروشمانە من لە پراکتیکدا یانیسە حیزبی کوردیش من دەست خۆش بێت ئەگەر کە تۆ ئەڵێ متابعەم کرد. نانە من بە ئەرقامت پێ دەڵێم بەرپرسی شملەی ینی دوو جاریش پێدا هاتمەوە. من تۆ خۆت جواب بدایەوە وتت قەزەیەکی گەرمە و ئەوانە ئیشی لەسەر بکرێ شتێکی گرنگە، بەڵام یەک دێڕ هەیە لە دیپلۆماتیکە دژی استراتیژی نەتەوەیی بێ ئەوەی کە هەمومان من و تۆش باوەڕمان پێیەتی یان بەس کاکێ من لەو ڕوانگەوە تو مەسەلەن ئێمە هەمومان هەر ڕەخنەیەکمان لە سەحەرەکەی ڕۆژ باکوور هەبێت لەسەر ڕۆژ ئاوا هەبێت، بەڵام مەسەلەن کاتێک من پێم وایە ئەبێ ویستمە استراتیژە باس بکەم. مەسەلەن من پێم وایە هەر ڕەخنەیەکمان هەبێت لە کوردی لە بزوتنەوەی سیاسی کوردی لە ڕۆژاوا یا باکوور یا ڕۆژهەڵات، بەڕاستی لە کاتێکا کە ئەوان لە شەڕێکی نابەرامبەران ڕەخنەگرتن لەوان ئەچێتە چوارچێوەی خزمەتکردنی ئەجێندای وڵاتانی داگیرکەرەوە. لەبەرەوە حتا بە وریایی ئیشمان کردووە کە بە ناوی ڕەخنەگرتنەوە لە بزوتنەوەی کوردی لەو پارچانەیە نەکەویتە ئەو سنگەوە و ئەو هینە نەین بەدەستەوە، چونکە ینی لەو پارچانەیە لە دۆخی بەرەنگاریایە بەس تەبیعیە هەندێک ڕەخنەیان لێ بژی کاکێ من خۆ ئەوان بەدەر نین لە ڕەخنە ینی ڕەخنەیەک بگری لە بۆ ڕێڕەوی ڕاست بێت وەکو ئەوەی لە ناو بەدەر نین لە ڕەخنە هەمیشی گەوانەی لەم لاولا، بەڵام ئەبێ ئینسان ئاگای لێ بێ نەچێتە خزمەتی وایە دوژمنەوە نەنا ئەڵێ متابعەم کردووە بە پێی ڕێژە و بە پێی ئەوە کەمتر ئیش لەسەر ڕۆژاوا کراوە، بەڵام ڕەخنەیەکە دەست خۆش بێ نەکەرکە کاکێ من یعنی تو ئیشی لەسەر بکەین و ڕەخنەکەت سەر و سەر چاومان. سپاس دەکەم وەڵای کاکێ من لە انتخاباتی تورکیاش دیتم، یعنی زیاتر بەو ئیتیجاها دەشکاوە کەوا پیشان بدرێ، ینی ئەزانین جێمە هەدەفە بە هەموو کەم و کورتیەکیەوە هەبێ، بەڵام ئەوان قوربانی گەورەیان لە بۆ کوردایەوە خەباتی وام بەشەکی گرنگی خەباتی ئەوانە و خەباتێکی زۆر مۆدێرنە، هەتا وڵاتە ڕۆژئاواییەکانیش ناتوانن وەکو ئڕهاب مامەڵەی لەگە بکەن، پشتیوانیانن بۆ خۆت دەبینی لەگە سلاحەدین دەمیرتاش ئەوانە. من لە زۆربەی ئەو خەتانەی یەکگرتوو بوونا ئیخوانی ئیسلامیەکان بەداخەوە زیاتر ڕکلامیان لە بۆ ئەکەپە دەکرد، حتا لای ئێوەش ئەو یعنی من دیومە ئەوەندەی بەشکانەوە لە قازان چکە هەمومان دەزانین میدیاکان کاکێ من بەچی ئاراستەیەک دەیبین. ئێستان بۆ خۆم دژی ئەو بۆمبارانی غەزەمە وەکو پرەنسیبەکی ئینسانی، دژی کوشتنی منداڵم، دژی کوشتنی خەڵکی سڤیلی ئیسرائیلین، یعنی ئەوە نییە هەر بڵێن ئەوە بی، یعنی ئەمە دەبێ هەندە پرەنسیبمانە بێ، بەڵام لە تەک ئەوەش مەسەلەن نیشتیمانێکی خۆت باس کرد، یعنی من دەبینم لە انتخاباتی تورکیا زیاتر بەلای ئەکەپەداتان دەشکاندەوە لەوەی بڕۆ لێدوانی ئەردۆغانتان بە پۆزتیڤ ئیشت لەسەر کردووە، زۆر بەوردیش کردووەمە، مەسەڵەن ڕەخنەیەکم لە هەنێک هین گرتووە، هەنی حاڵەت گرتووە کە ژمارەی کورسیەکان کەمی کردووە، چوونە ناو هەنی هاوپەیمانێتی زێری لیاون، ئەو قسانەی کە جەنابەت وتێت ئەوە کە تەواو دەبێ حەق خۆت وایە کە تەواو دەبێ ئەوەیە. بەس کاکێ من بڕوا بکە لەسەر وتەی ئەردۆغان زۆر بە پۆزتیڤ پیشان دەدرێ. من هەندێک میدیای کە ئیسلامی هەیە من دەیان بینم بە ئەن قەست، یعنی وتە جوانی ئەردۆغانم هەردەگرن وەردەگرن، بەڵام مەسەلەن لەسەر کەرکووک بەنمونە بڵێم ئەمە ئینگۆم ئەوم نەدیتە بە قەزم لەسە دێن لەسەر کەرکووک باز لەوە دەکەن ئەردۆغان دەرکەرکووکی هەموو شاری نەتەوەکانە، بەس ناڵێ ئی کورد نییە، مەسەن ئەردۆغان دەڵێ بە ئیتیجاهە دەڵێ کە ئی کورد نییە، یعنی میدیای کوردی بەشەشی زۆر جار دەیان بینی بە زیرەکانە ڕکلام لۆ
ئەردۆغان دەکەن لە تورکیا دەکەن لە ئێران دەکەن بە ئاوە بڵێن بنمونە بەڵام من لەوەی گۆ لە ڕۆژ ئاوا زۆر ینی ئەمە بە خۆمان میلەتەچین قەزیە خۆمان من لەگەڵدام هەمومان دەبی قەزیە غەزە بردومان دەکرێت خەڵکی مەدەنی دەکوژێ ئیسرائیل تاوان دەکا ئیدانە بکەین هاوکات ئیدانێ حماسیش بکەین کاتێک خەڵکی سڤیل دەگرێتن دەکوژێتن وایان نا ینی چوە ئاهەنگ لە ئاهەنگێکدا 200 کەسی کوشتیۆ بۆ پێی میدیاکەن ئیشمێ ئەوانش بە خەڵک بڵێن کە دەبی هەندە پرەنسیپە بێ و ئەگەر برادرانی باکوور ڕۆژاواش هەڵەیەکی پێشکارێکی مافی مرۆڤی گەورەیان کرد ئیشی مەیەوەکو ڕۆژنامە نووس خەڵک کوشارکەینەوە نەک چابوو چوقێنین وەنیا بەس من لەوەی ڕۆژ ئاوە زۆر پێ ئەوە بووم یعنی منطق نییە 80 خەبەر لەسەر باکوور هەبێ من لەو پەیجەم دیت زیاتر ڕسمی تێدا بوو بەڕاستی ڕسم بوو ئاخە بەزەوە بەشەکە لە سیاسەتتان من چوومە سەماڵپەڕەکەش هەروایە یعنی بڕۆ بە خۆت پێدا بڕۆ لە حوتی مانگلەوە 80 خەبەر لەسەر غەزە بەز ئێمە نابێ بکەینە ژێر بەڵێ بەڵێ خۆت باشت کرد قەزەی غەزە قەزەیەکی ڕۆژانەیە و بەردەوامە زیاد هەواڵی هەیە ینی هەواڵی لەسەرە بەشێکی پەیوەندی بەوەیە ینی ڕووداوێکی بەردەوامە قەزەی ڕۆژاواش ئەویش بەردەوام بوو کاکێ من بەس بە خۆمان وەکو لە حاڵەتی لەشکەرکێشی نییە حاڵەتی بۆمباران هەیە حاڵەتی ئەوە هەیە وەکو خەبەر ئەڵێم دەک بۆکۆی قەزەیەک لەگەڵی بی یا لەگەڵی نەبی مەسەڵەن بۆمبارانی کەمپی مەخمورە یاخۆت ئەو بۆمبارانەیە کە بڵێن فڕۆکەی بە فڕۆکەوانی تورکیا ئیکاتە سەر ئەندام و لایەنگرانی پەکەکە لە باشوورە یعنی نانە ئەوە جودایە کاکە من لەگەڵدام شەڕ کاک من کە شەڕ ڕوو دەدا ئەو ئینعکاساتانە دەبی بەس ئەوەی ما کە دەبی ئیشی لەسەر بکەین ئەمە میدیا دەتوانانی خەبەر گەورە بکە من لەگەڵتدام هیچ هێزەک نیە ئێستا قەزەی غەزە بچووک بکاتەوە پێی ناکرێ ینی خۆی فەرز کردیە بەڵام لە دەست میدیاشە چ قەزێک دەجوڵێنی دەیکاتە بابەتی ڕۆژانەی خەڵک یان گەرم و گوڕی دەهێڵتەوە ئێمە بە خۆمان کوردین کە ڕەخنە دەگەین دەرێن غەرب لۆ لەسەر ڕۆژاوە بە جواب نایە بەس بە خۆمان وەکو میدیا وەکو ڕۆژنامە نووس وەکو حیزب بەنمونە من دیتم کاکە من بەڕاستی کورسات زۆر لە ئێوە باشترە لەو شتەیە یعنی بڕۆ سەیری کورسات بکە چەندین خەبەریان لەسەر ڕۆژ ئاوا و ئەوە ئیسارە دەکەن بەس وەرە میدیایە کە بەخۆی دەرێن میدیای ئەهلی وەنیا خۆتان پێی ئەهلی ئازادە من شتێک کە شانازی پێوە ئەەکەم داوانەیە کە موکۆڕیمان هەبێت لەوەی کە وەکو پێویست بڵێن تەرکیزمان نەکرد بێ بەڵام شتێک کە شانازی پێوە کە هیوادار مەگەر واژ نییە ڕاستم کەیتەوە یەک دێڕیش شک نابم دژی باکوور دژی ڕۆژاوا دژی ڕۆژدەڵات با بڵێن بزوتنەوەی کوردی و حرەکەی کوردی لەو شوێنانە ئیشمان کرد بێ نەمدیتوەوە ئەوم نەیتەوە و تەرکیزی شم زۆر بە وردەی ئەمریکا جەناب تێڵەی کەم و کوڕیەکە کەم تەرخەمیەکە ئەتوانین پڕیکەینەوە و دڵنیا بە لەوەی کە استراتیژی من استراتیژێکی نیشتیمانی بێفڕوفێڵە و هیچ چینێکیش نییە یعنی ئەمە پرەنسیپێک نییە کە ئێستا پێوی پابەند بم لەبەرم هینە شتێکە کە دەستای ئیشکردنی سەحافەوە یان کردومە بە منزل خۆم بەڵێ بەرحاڵ کاکێ من هەر لە بۆن دێمە ئێمە ینی بەڕاستی ڕۆشنبیری کورد میدیای کوردی و تێنەگەن ینی ئەوان بەدەرن لە ڕەخنەوە دوو ئێمە و مۆدیلە جوانەش پیشان بدەین سەرنج بدەینە یەکتر ڕەخنە بگرین لە یەک ئەوە بەمانەی ڕەنگی ئەوە بە قازانج بێت نەک بە ناوی دوژمنکاری بێت یعنی من بۆیش دەڵێن بڵاو دەکەمەوە لەبەر ئەوە ئەساسەمە کە خەڵک فێرە ئەو جەدەلانە بی ڕەخنە لە یەک بگرین بە جانەی برایانە و ئەوە سەرنجم سەر و سەرچاوم دڵنیا بە لە دوای ئەم ڕەخنەی جەنابیشتەوە زیاتر تەرکیزەکەی لەسەر قەزەی ڕۆژاوا ڕۆژهەڵات باکوور ئەگەر کەم تەرخەمێکیش جەبوو بێ سپاس بۆ جەنابەت کە با بڵێن ئاگادار کردینێتەوە و یعنی شتێکە خۆم باوەڕم پێێتی وە برادەکانیشم بە هەمان شێوە باوەڕیان پێێتی خۆمان لەسەر ئەو هێڵە نیشتیمانیە ئەبینین کە چاوی لەسەر دۆزی کورد بێ لە هەموو پارچەکان و بگرە لە دەرەوەی وڵاتیش بەڵێ وڵای کاکێ من ئەوە دەگەڕێتەوە
دەگەرە سەر خۆتە من بۆ خۆم برادرانی باکوور و ڕۆژاوە کە هەڵا شم لێیان دیتە ڕەخنە شم لێیان گرتیە بە زیانیان دەشت کە مەسەن ژێرخانی ئابووری و کۆمەڵە سیاسی و ئیداری ڕۆژئاوە وێران دەکرێت ئی هەندێ هەمومان دەنگ بەرزکەینەوە ئیشی لەسە بکەین خەڵک پێ و شارکەینەوە با قیسەکە گەرم نەبێتن یعنی ئێمە نابێت چاومان لە لایک و کۆمنت بێ بە ئاستی ئەوەی ئەمە خاوەن پەیامە چین وانە پەیامەکە گرنگترە لە لایک و کۆمنت و کەوتنە دوو قەرەباڕی کاکێمە زۆر سپاس بۆ وەڵامدانەوە و بۆ قبولکردنەکەت بە جانیی ڕۆشن زۆر سپاس چونکە خۆمان بە خەڵکی ڕەخنەگرێزانین دەرگاشمان کراوەیە وابێ ئەگەر ڕەخنەگری ڕاستگۆین لەگەڵ خەڵکە خۆشمان ڕەخنە قبولکەین ئەو ڕەخنانەی کە لێمان دەگیرێ و سپاس بۆ ڕەخنەکانی خۆش زۆر سپاس وەڵای ئەو کاکێ منەدەنا یەک سەرنجی کۆتایی بدەم ڕۆشنبیری کورد کە ڕەخنەی لێ دەگری یەکسەر لە دەسەڵات یعنی بڕوا بکە ڕەخنە لە مەسرور و پاڤێل زۆر خۆشترە لە ڕەخنە لە موسەقەفی کورد سپاس دەکەم کە بەو جیا ینی بەجیانێکی زۆر سپاس زۆر سپاس دەست خۆش